ئەم مەلایکە بەڕێزە سەلامی خوای لەسەر بێ کۆتا میوان هەدیە قبول ناکات بۆی مردنی تۆ تاخیرکە، ڕەشۆ و بەرتیل وەرناگرێ. بەڵێ ماڵەکەی تۆ، سەرۆت و سامانی تۆ، دەسەڵاتی تۆ، هیچ شتێک ڕەدی ناکاتەوە. کاتێککە دێ بۆ لای تۆ مەبەستی تۆیە نەک ئەوەی تەنیشتت. جاروێت 10 نەفەر دانیشتونە دیە کەس ڕۆحی کەسێ دەکێشێ و دەڕوات، نۆیەکەی تر عیبیان نییە، تەنها بۆ لای تۆ هاتووە. ئیشی بەو کەسە نیە لە ڕاست و چەپی تۆیە، ئیشی بەو کەسە نیە لە پێش و دوای تۆیە، ئیشی بە تۆیە. هاتووە بە فەرمانی خوا مەلەک المەوت بڕۆ ڕۆحی فڵان کەسی کوڕی فڵان کەس، فڵان کەسی کچی فڵان کەسم بۆ بکێشە لە فڵان شوێن لە فڵان جێگا دانیشتووە، یا لە فڵان شوێن خەریکی فڵان شتە. تەواو یەکسەر بە فەوری، تاخیربوونی نییە. کەواتە ئاگادار بە، بزانە هاتۆ بۆ لای تۆ نەکەوی تەنیشتت، ئیلا مەگەوی تەنیشتیش ئەجەلی هاتبێ، ئینا بەس ڕۆحی تۆ دەکێشێت. ئەوەی ڕاست و چەپت هیچ نازانێت، کاتێک ئەزانێت تۆ لارە بیتەوە. تەواو کاتێک ئەزانێت جوڵت نامێنێ، کاتێک ئەزانێت چاوت بەرەو ژوور بۆتەوە. تەواو چونکە کۆتا ڕۆژ و کۆتا ساتی تۆیە. بزانە چۆن دەژی لە دنیادا. مردنت لە بیرە هەر دەمریت، لە بیرت نییە هەر دەمریت. خۆتی بۆ ئامادە دەکەی هەر دەمریت، خۆشی بۆ ئامادە نەکەی هەر دەمریت. خوا لە خۆت ڕازیەکەی هەر دەمریت، خوا لە خۆشت و ڕەعەکەی هەر دەمریت. بۆیە هەڵی بژێرە ئەمڕۆ. مەڵێ گەنجم ژنم نەهێناوە، مەڵێ گەنجم خوێندنم تەواو نەکردووە، مەڵێ گەنجم تەعین نەبوومە، ئەوانە لای مەلەک المەوت نایخوا سەلامی خوای لەسەر بێ. خەڵکەزانم تەڵەبەی دکتۆرا بوو فەقیرە، بۆ بەیانی مناقەشەی دکتۆراکەی بوو مرد، مناقەشەکەی نەکرد. تەواو نایگەڕێنێتەوە شتانە. کەواتە ئاگاداری خۆت بە، خۆت ئامادەکە. ئیمامی حەسەنی بەسری ڕەحمەتی خوا لێ بێ دەیفەرموو مردن حەیای دنیای بردووە، خۆشی بۆ ئینسانی عاقڵتیان نەهێڵاوە. ڕۆژانە خۆشەویستەکان و ئازیزەکانمان لەدەست ئەدەین، دە ڕۆژێکیش دێ خۆمان لەدەست ئازیزەکانمان دەدەین، واتە ئێمەش کۆتایی بە ژیانمان دێ. بۆی لە کۆتاییدا دەڵێم خۆتان بۆ مردن ئامادەکەن. پێغەمبەری خوا دەفەرمێ صلی الله علیه وسلم زۆر بیری مردن بکەنەوە، زۆر بیری مردن بکەنەوە، بەڵام مردن سەرەتای هەموو خۆش و شادیەکە بۆ ئینسانی ئیماندار.